کۆمەڵای قوربانیان هەڵەبجە لە پارێزگا هەڵەبجە باوایەکی زیندی دەگەڵمەدا بە. بەڵێ کاک لوقمان ئەم کاتت باش وەکو دیارە بریندارێکی تری چەکی کیمیایی گیانی لەدەستدا بەپێی زانیاریەکانی پەیامنێرمان دوو برینداری تر بارودۆخی تەندروستیان ناجێگیرە. ینی ئێوەکو سەرۆکی کۆمەڵەی قوربانیانی هەڵەبجە چی دەکەن بۆ ئەوەی ینی ڕێ لەبەر ئەمە بگیرێتن؟ بەڵێ دیارە پێشەوەی بێمە سەر وەڵامی پرسیارەکەت پێم باشە ناوی ئەو هاوڵاتی کە دوێنێ شەو شەهید بووە بۆ ڕاست بکەمەوە ناوی حەکیم حەسەن حەکیمە سەبات بە پرسیارەکەی بەڕێستان دیارە ئێمە وەک کۆمەڵی قوربانیان کە لایەنێکین هەڵبژێراوی ئەوانین و نوێنەرایەتی ئەوانەکەین بۆ دام و دەستگا حکومیەکان و پەیامی قوربانیەکان بەلایەنی حکومی و لایەنی جێبەجێکار گێنین ئەوەی کە ئێمە داواکارین یا ئێمە داوایەکەین کە بەرکەوتوەکانی کیمیاباران نابێت بە هیچ بیانوویەک یا بە هیچ پاساوێک چارەسەرکردنیان دوا بکەوێت و دەبێت ئەو بەرکەوتوانە بەردەوام لەژێر چاودێری دکتۆر دابن و ئەو کاتانەی کە دکتۆرەکان بۆیان دیارەکەن لە کاتی خۆیانە بگەڕێنەوە دکتۆرەکان شاڵیان بکەن. قوربانی تر گیانی لەدەستدا ینی ئێوەکو کۆمەڵەی قوربانیانی هەڵەبجە پێتان وایە چ بیانوویەکە بوو بۆی کەسێککە گیانی لەدەستدا؟ نیگەرانیەکانی ئێمە وەک کۆمەڵی قوربانیان ئەوەیە کە هەتاوەکو ئێستا لە پارێزگای هەڵەبجە کلینیکێک بنکەیەک نییە کە کۆی نەخۆشەکانی کیمیاباران لە خۆی کۆبکاتەوە هەر کاتێک باری تەندروستیان ناجێگیر بێت لەوێەوە چارەسەریان بۆ بکرێ و ئەوان متابعیان بکەن. ئەوەی کە تا ئێستا کراوە بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان خەڵکێک دەستی شکاوە و قاچیە بەستێ وەزارەتی کاروباری شەهیدان نەخۆشی کیمیاباران چارەسەرەکە کە لە هەمان کاتە ئەم پرساپرسی وەزارەتی تەندروستیە و بۆیە ئەتوانم بڵێم ئەو بودجەکە وەزارەتی شەهیدان ئەم پرسە لە لای وەزارەتی شەهیدان لە کاتێکدا وەکو جەنابەت ئاماژەت کرد کە دەبێت وەزارەتی تەندروستی بەم کارە هەستێت. وەڵی ئەو وەڵام لای ئێمەنی ئەو وەڵامە ئێمە داواکارین لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران ئەم پرسە بخاتەوە سەر ڕێڕەوی ڕاستی خۆی و ئەم هاوڵاتیانەی کە لە پارێزگای هەڵەبجەن نەکاتە قوربانی ئەم وەزعی کە ئێستا هەبووە بەداخەوە. باش بۆچی زەختان نەکردووە کاک لوقمان؟ بۆچی زەختان نەکردووە؟ لە باس لەوە کرد کە نەخۆشخانەیەکی تایبەت نییە بەو قوربانیانەی کە بارودۆخیان تێک دەچێت سەردانی ئەو نەخۆشخانەیە بکەن. بۆچی ینی هەتا ئێستا زەختان نەکردووە داواتان نەکردووە بۆ ئەوەی کە نەخۆشخانەیەکی لەو شێوەیە لە پارێزگای هەڵەبجە هەبێت؟ ئەتوانم بڵێم بەڵگەکانی کۆمەڵی قوربانیان داواکاریەکان و سەردانەکانی ئێمە شاهدی ئەوەن کە ئەم پرسەمان بە هەموو لایەک گەیاندووە و تەنانەت کۆکردنەوەی هەردوو وەزیری کاروباری شەهیدان و تەندروستی لە بارگای وەزارەتی کاروباری شەهیدان هەوڵی کۆمەڵەکەی ئێمە بوو، بەڵام هۆکاری جێبەجێ نەکردنەکەی بووەتە مەتەڵێک و ئێمەش لێی بەڕاستی لێی بە ئاگانین. بۆیە بەم شێوە کارکردنە بەم شێوە مەسروفکردنە لە قوربانیەکانی کیمیاباران ناتوانێت ئازارەکانیان کەم بکاتەوە. بۆیە لێرەشەوە لەم کەناڵە بەڕێزەی ئێوە پەیامی خۆمان بۆ هەموو لایەنە بەرپرسەکان ئەوەیە کە پرسی قوربانیانی کیمیاباران بکەوێتە سیستەمێکی ڕێکوپێکەوە. ئێستا تۆ ئاماژە بەوەکەی کە دوو بەرکەوتە حاڵی ناجێگیرە. من دەتوانم بڵێم ئەو ژمارە زیاترە لەوەی کە بەڕێز لە ئاماژەی پێیەکەی. ئێستا ئەمڕۆ بەرکەوتەیەکمان لە وڵاتی سوید دەشتەرگەری بۆ کراوە کە لەسەر کولفەی خۆی و کەسوکارەکەی ڕەوانەیە کراوە لە ناو پارێزگای هەڵەبجە. بەهۆی ئەم بەڕێنەکردنەوەیان ژمارەیەکی زۆر لە بەرکەوتەکان حاڵەتیان ناجێگیرە. مامۆستاکامی لە وڵاتی ئێران دکتۆرەکان پێیان وتووە دەبێت بچیتە دەرەوەی وڵات چاندنی کۆئەندامی هەناسەت بۆ بکرێ. ئەمانە بەڕاستی پرسن و
بەتەوەقۆی ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان باشە هەتا ئەمڕۆ بەقەدەر گەورەی قوربانیەکان سەیری ئازارەکانی نەکردووە. قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە ینی دەبێت چاوەڕێی چی بکەن ئەوە بوەستن و حکوومەتیش سەیریان بکات تا ئەو ینی گیانیان لە دەست دەدەن چییە چۆن دەبێت چارەسەر بکرێتن؟ دیارە ئەبێ هەموو لایەکمان قەنەعەتمان بەوە هەبێت مردن ڕێی لێ ناگیرێەوە مردن ئەو کەسانش کە سەحەتیان تەواوە دەمرن بەڵام ئەوەی کە جێگەی نیگەرانیە بۆ ئێمەی قوربانی ئەوەیە کە سوکارەکەی ئێمە زۆر بە شێوەیەکی زەلیلانە لە بەرچاوی کە سوکارەکەی ئاشەی دەبێت ئەگەر حکوومەت بێت و هەوڵەکانی بەردەوام بکات و ئەو نەخۆشانە بخاتە ژێر چاودێری بەردەوامەوە هەر کاتێکیش قوربانیەکە شەهید ببێت کە سوکارەکەی زۆر بە دڵفراوانیەوە استقبالەکە کە ڕوبەڕوویە بێتەوە. پێتان وایە ئازارەکەی کامیان قوڵترە ئەوەی کە یەکەم جار لە ساڵی هەشتاهەشت لە کیمیابارانەکە شەهید بوونیان ئەوانەی ئێستا؟ بەتەوەقۆی ئێمە ئەوانەی کە شەهید بوون ئەم ئازاریان نەبینی و ئەتوانم بڵێم بە قەناعەتی ئێمە وەک قوربانی ئاماژەی پێەکەین ئەوانە ئازاریان کەمتر بوو و لە ڕووی ڕۆحیشەوە تا ڕادەیەک توانم بڵێم پلەی شەهیدیان وەرگرتووە بەڵام ئەوانەی ئێمە بەداخەوە هەموو ڕۆژێکیان مەرگێکە و بوونەتە گرفتیش بۆ خێزانەکان بەڕاستی لە هەر خێزانێکە نەخۆشیەکی مزمنە بێ نەخۆشیەکی بەردەوام هەبێ کۆی خێزانەکە پێوەی گیرۆدا بێ بۆیە تەمەناکەین حکوومەتی هەرێمی کوردستان لە گەورەی قوربانیەکان و لە ئازاری قوربانیەکان تێبگا بۆی بتوانێت هەنگاوی چارەسەریان بۆ هەڵبگرێت. باشە دوای 25 بۆ 30 ساڵ لە ئێستا هێشتان هەر داواکەن حکوومەت لە گەورەی ئەو قوربانیە تێبگات ینی تا ئێستا تێنەگەیشتووە؟ بەتەوەقەی ئێمە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان لە گەورەی قوربانیەکە تێبگەیشتایە ئەم پرسەی بە وەزارەتی معنی خۆی ئەدا بە وەزارەتی تەندروستی ئەدا و لە هەمان کات وەزارەتی تەندروستیش چەند دکتۆرێکی مختصی دابینە کرد بۆ ئەوەی چاودێریم کەیسە بکە کەیسی بەرکەوتوانی کیمیاباران کەیسێکی نەتەوەییە و کەم تەرخەمیکردن لەم کەیسە بەرپرسیارەتێکی مێژوویان نەکەوێتە سەر بۆیە ئێمە چیتر ناتوانین لەمە بێدەنگ بین و قوربانیەکان فشاریان بۆ هەموو لایەک دێنا و بۆ کۆمەڵەکەی ئێمەش هەنگاوی تر وەرەگرین بۆیە تەمەناکەین پێشەوەی ئێمە بچینە ئەو قۆناغانەوە حکوومەت ئستیجابەیەکی هەبێ بێتە سەرخەت و ئەم کەیسە بە شێوەیەک چارەسەر بکات ئەو بەرکەوتوانەی کە لە هەرێمی کوردستانی چارەسەریان نییە بە پێی لیژنەیەکی پزیشکی ڕەوانەی دەرەوە بکرێن ئێمە ناکرێت 600 بەرکەوتە لە هەرێمی کوردستانەوە بەڕێ بکەین بۆ دەرەوەی وڵات بۆ لای چەند دکتۆرێک دەکرێت دکتۆرەکان بانگێشتکەین هەرێمی کوردستان و لێرە چاودێری بکرێن هەم کار ئاسانیە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و هەم کار ئاسانیە بۆ بەرکەوتوانەی کە بەفعلی بەرکەوتەی کیمیابارانن. باش پێت وایە حکوومەت بۆچی تا ئێستا خەمی لێ نەخواردووە؟ بەتەوەقعی منەوە پرسیارە لای وەڵامەکەی لای ئەوانە من بە پێشتر ئاماژەم پێکرد حکوومەت لە ئازارەکانی ئێمە تێنەگەیشتووە لەم کێشانە تێنەگەیشتووە کە لە دوای دەرەنجامی کیمیاباران بۆ خاوڵاتیانی ئەم سنوورە بەجێماوە ئەم نەخۆشیانەی کە ئێستا قوربانیەکانی ئێمە تووشی بوون نەخۆشی نوێن و ئەتوانم بڵێم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە طبی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئاشنانین پێی بۆیە کەسێک ئەگەر کۆندامیە ناسەی نەخۆش بێت چاوەکانی دوجار نەخۆشە بێت و پێستی نەخۆش بێت دەبێت ئەمە بە شێوەیەکی جددی ئیشی لەسەر بکرێت نەک وەک کەسێکی ئاسایی چۆن پەتایەگەگرێەوە دەچێتە نەخۆشخانەیەک هەتا ئەمڕۆ نەخۆشەکانی ئێمە بەو شێوە ئەبیندرێن. بەڵێ لوقمان عەبدولقادر سەرۆکی کۆمەڵگەی قوربانیە هەڵەبجە لە ستۆدیۆمە لە پارێزگا هەڵەبجە دیگەلمەدا بووی سپاس بۆ شرۆڤێ.